ڕۆژنامە نووسان و چاودێرانی سیاسی داوا لە سەرۆک دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح دەکەن کاندیدێکی شیا و لێهاتوو پێشکەش بکات کە توانای ئەوەی هەبێت چارەسەری کێشەکانی عێراق بکات. بەڵگەی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆککۆماری عێراق چاودێری دەستورە و بەرپرسی وڵاتە، چونکە حکومەتی کاربەڕێکار ماوەکەی تەواو بووە و حکومەت دەستی لە کار کێشاوەتەوە. دەبێت سەرۆککۆمار کاندیدێکی شیا و ڕاست پێرێت بۆ پێچێنانی کابینەی نوێ حکومەت و یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکوەزیران. دەبێت ئەو کاندیدە ببێتە جێگەی ڕەزامەندی گەل و لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی لە ئەنجومەنی نوێرانی عێراق دەنگی لەسەر بدرێت و لەلایەن سەرۆککۆمار و ڕاستپێرێت لە پەرلەمان ناڕەزایی لێ نەکەوێتەوە. پێدەچێت ئەمڕۆ تۆپەکە لە گۆڕەپانی سەرۆکاتی کۆماری عێراق دابێت بۆ هەڵبژاردننی کاندیدێکی گونجاو بۆ سەرۆکایەتی حکومەت. داواکاری لە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆککۆمار ئەوەیە کاندیدێکی سربەخۆ پێشکەش بکات و هاوتا بێت لەگەڵ ئەو تایبەتمەندیانەی لەلایەن جەماوەرە و داواکراوە لە سەرۆکوەزیرانی نوێدا هەبێت و بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانی ئاڵۆزی وڵاتی تێدایە. داواکاری لە سەرۆککۆمار ئەوەیە بە خێرایی کاندیدێکی سربەخۆ پێشکەش بکات بۆ ڕازیکردنی لایەنەکان و گەلی عێراقی لە پێناو هێوربوونەوەی بارودۆخەکە و گەیشتن بە کەناری ئارام. دەبێت دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆککۆماری عێراق کاندیدێکی سربەخۆ پێشکەش بکات بۆ ئەوەی بدرێتە پەرلەمان و تا دەنگی لەسەر بدرێت و ئەو دۆسیە ئاڵۆزەیەک لابێتەوە. سەرۆککۆمار کەوتۆتە دۆخێکی هەستیارەوە بۆ ئەوەی لایەنە سیاسەکان جددی نین لە پێشکەشکردنی کاندیدی نوێ بۆ پۆستی سەرۆکوەزیران. لەو بڕواایەدا سەرۆککۆمار لە بەردەم ئەرکێکی قورسدایە و پێویستی بە سیاسەتکردنی گونجاو هەیە بۆ دەربازبوون لەم قەیرانە. ئێمە وەک چاودێری کاروباری پرۆسەی سیاسی دەمانوێت دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانی نوێ لەلایەن سەرۆککۆماری عێراق هەڵبژاردنێکی دروست بێت و لە ئاستی داواکاری ئەو خۆپیشاندەرانەدا بێت کە لە گۆڕەپانەکانی خۆپیشاندانەکاندان. ئەگەر کاندیدی سەرۆکوەزیران ڕەزامەندی لەسەر لایەنەکان و خۆپیشاندەرانی لەسەر نەبێت ئەوە سەرۆکوەزیران سەرکەوتوو نابێت و ئەو کاتە ئارامی و سەقامگیری و ئاسایش نابێت. ولم يكن هناك لا أعمار ولا أمن ولا أي استقرار في البلد. تا دێگرژی و ئاڵۆزەکانی گۆڕەپانی سیاسی بەغدا زیاتر دەبێ و چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسانیش دەترسن لەوەی ئایندەی وڵات بەرەو نادیاری بچێت. ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی تاکو ئێستا هەڵوێستەکەی سەرۆککۆماری عێراق بەرزە نرخێن و داواش دەکەن لە سەرۆککۆمار ئەو کاندیدەی کە ڕای دەستپێرێت بۆ پێکێنانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی داهاتوو کاندیدێک بێت کە توانای چارەسەرکردنی کێشەکانی گۆڕەپانی سیاسی ئەمڕۆی عێراقی هەبێت. بە مۆشەخانی گەلی کوردستان، باغداد.